ساڵانە تەلەبە بەشداری ئەکا بۆ ئەوەی بزنسێکی خۆی هەبێت کە کاتێک خەریج ئەکا. بۆ منایسە ئەمڕۆ باسی هێلکەی کەومان هەیە. هێلکەی کەوکە بۆ مناڵ زۆر باشە، بۆ خانەکانی شێرپەنجە ئەیانوەستێنێ و هێلکەی کوڵەفڕەمان هەیە کاتێ مناڵ زمانی ئەگرێ و ڕێژەی سیامینی تایە بۆ ئافرەتان زۆر باشە کاتێک قژیان پرۆتینیان نییە یاخود خانەکانی قژیان لاوازە بۆ گەشە پێویستیانە. و هێلکەی مریشکمان هەیە کە ئەمە هی ئەو خوێندکارەمانە کە نزیکەی ساڵەکە خەریکە بۆ ئەوەی ئینتاجی هەبێت و هێلکەکە بێ زیانە و ڕێژێکی زۆر باش پرۆتینی تێدایە. وەڵی چونکە ئەمە هی خوێندکارە و دوورە لە مەوادی زیان بەخش خەڵک زۆر پێویستیان پێێتی ینی زۆر ڕەواجی لەسرە وەکو هێلکەی دەرەوە نیە وەکو مەسڵحە نییە. جۆری هێلکەی کە باس کرد هەموو کاتێک بەردەستە دەست ئەەکەم جۆری هێلکەیە چونکە ئێمە بەڵێن هێلکەی مریشکی هێلکەیە بەڵێ چکە ڕۆژانە هێلکە ئەکە.